فستبصر ويبصرون بأيكم المفتون إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين فلا تطع المكذبين ودوا لو تدهن فيدهنون ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أن كان ذا مال وبنين إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين سنسمه على الخرطوم جارة قوتابی یوسف گۆران قوتابیە و لە مدرسەکەی ئێمە قورئان خوێنێ بۆ ماوەی چەند ساڵێکە بێ خەریکی قورئان خوێندنە. جارم قوتابی شتان ڕۆشتۆتە ناو قوتابخانە و هەر لە مەدرسەی ئێمە دەرسی خوێندووە و باشی ئەم مناڵش لەوایە کە لە ئاستێکی بچووکە لەو تەمەنەیە کە تەمەنی 5 بۆ 6 ساڵە بێت لەم تەمەنە بچووکە ئەتوانێت بە شێوەیەکی جوان قورئان بخوێنێتەوە. دیارە ئامادەکردنی قورئان خوێندنی ئەم قوتابیە کەیەتە لای ئێمە پەڕەیەک یان لاپەڕەیەک یان نیو لاپەڕەی پێ ئەدەین ئەچێتەوە لە ماڵەوە گوێ لە قاری ئەگەرکرێت ئەویش دکتۆر ئەیمەنە گوێ بۆ ئەگرێت و پاشانێتەوە لە مەدرسە لای ئێمە دەرسە خوێن و ئەبێ ئێمەش ئەوە بڵێین کە تەنها من نەبوومەتە هۆی ئەوەی کە ئەم قوتابی ئاوا باش بێ خۆی زیاتر هەوڵەیە و خێزانەکەی بەردەوام لەگەڵینی دایکی باوکی و کەسوکاری زۆر هەوڵی لەگەڵایەن و ڕۆژانە لەگەڵیا خەریکە بن و ڕاهێنانی پێەکەن و سوپاسی خوای گەوراکەین کە مناڵێک لەو تەمەنەیە لەم ڕۆژگارەیە لەم سەردەمەیە سەیرەکەی خێزانێک هەبێ ئاوا مناڵێک لەو شێوەیە پەروەردە بکەن. الحەمدولیا ئاسی زەکای باشە داواکارین لە خوای گەورە کە لە داهاتوو دابێ بە قوتابیەکی نمونەیی لە خزمەتی قورئانە بێت. كما أنزل على رسول الله صلى الله عليه وسلم. والله شيريني وتام يا مسلمان وقو ولي كري مغيرة كاتكوا سورة غافر لفي غنبدة بشدد ما شفيني وإن له لحلاوة وإن عليه لطلاوة شيريني كذا كلامك ثم ادعوهن يأتينك سعيا. ئێمە ئیمڕۆ لە هۆڵی شارە زۆر دەستگای نووری حیکمە بە پۆلێک لە قوتابیان لە خوشک و برایان ئیجازەیە جێی دڵخۆشی بوو و یەکێکە لەو مەجلیسە خێرانی کە کۆتایی ساڵی 2023 بە مەجلیسی قورئان و زکر و خەڵکی باش تەواو بێت ژیانی تا ئەو تەمەنە. یەکێک لەوانەی کە سەرنجی ڕاکێشاین منداڵێکی 5 ساڵان بوو هیچ تا نەچۆتە مەکتەب لەوێ هەندێک قورئانی خوێن قورئانێکی جوان ئەمە جێی بایەخە یعنی بەڕاستی بۆ لەبەرەوەی پێغەمبەر پێمانە فەرمێ صلی الله علیه وسلم خەیرکم من تعلم القورآن وعلمه باشترین کەسانەوەی کە قورئان فێر بۆ خەڵک فێرەکە و بە هەمان شێوە ئەم منداڵە نەکەرە و منداڵە مناڵی ئێمە و هەموو مسلمانان جێخۆیەتی ئیهتیمامی پێبین لەم دەستگانە قورئان بخوێنن بۆ لەبەرەوەی بنە بەرهەمێ بۆ دایک و باوک. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ یەکێک لەو خێر و چاکانی کە سەدەقەیە و ئەگات بە دایک و باوکی ئەو وەلەدین صالح یدعو له مناڵێکی صالحە قورئان خوێنە ئەدەب و پەروەردەکراوێکە کە ئاوا لە دەستگایەکە لە شوێنێکی پیرۆزە قورئان بخوێنێ بۆ قیامەتی ئیسفادە بۆ دایک و باوکی گێنێ. بۆیە لە شوێنێکی ترا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم دایک و باوکی وا هەیە منزیلەتیان لە بەهەشتا زۆر گەورەیە ئەڵێن یا ڕەبی خوای ئێمە شتێکی وامان نەکردووە ئەم شوێنە بەرزە بە ئێمەیە پێ فەرمێ ئەوە بەهۆی بیستیغفاری وەلەدیکە لەکە بەهۆی چاکە و یا دوعای خێر و چاکەی مناڵەکانتانەوە بووە بۆیە مناڵەکانمان ئەمانەتن لای ئێمە بیان پارێزین بۆی فێری قورئانیان کەین بۆی سبەینێ لە قیامەت ئێمە ئیسفادەی لێکەین بۆی لە سبەینێ ئیسفادەی لێکەین هەم لە دنیا ئیسفادەی لێکەین لەبەرەوەی ئاکاری جوانە هەم لە قیامەتیشا ئەبێتە تاجێکی نورین بۆ دایک و باوک. ئەوە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوتابیانی قورئان مناڵەکانمان لە قورئانە فێرکەین بۆی بێتە تاجێکی نورین بۆ سەر دایک و باوکەکان.